سڵاوتان لێبێ بەیانیتان باش سڵاو لێبێ سۆڤان سڵاو بەیانی باش خۆشحاڵین لە بەیانیەکی نوێ دەستپێکی ڕۆژێکی نوێ لەگەڵتان دەبین بەو هیوایان ئەم ڕۆژێکی زۆر باش بێ بۆ هەمووتان یاخود بۆ هەمومان ڕۆژێک بێت پڕ بێت لە دەستکەوت پڕ بێت لە بەرهەم پڕ بێت لە بەخشش بۆ خۆمان بۆ چواردەورمان بۆ کارەکەمان بۆ هەموو ئەوانەی کە لە دەوروبەری ئێمە هەن هەمومان بتوانین سوود لە یەکتر وەربگرین ئەم ڕۆژ لە بەیانی 24 کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان هەیە لەگەڵ سۆڤان و بە یارمەتی هاوکارانم قسەی لەسەر دەکەین. بەڵێ بەیانیتان باش بۆ هیوایی کە لە هەرکوێکن لەش ساغ و تەندروست و سەلامەت بن. هەروەک دەزانن پرۆگرامی بەیانی 24 تەواو کار دەکات بۆ ئەوەی کە بتوانێت جوانترین و باشترین ئەو بابەتانە پێشکەشی ئێوە بکات کە بەدڵی ئێوەی بینەر بێت ئەو بابەتانی کە پەیوەستە بە ئەوەی کە کۆمەڵگەیەکی جوانتر و تەندروستترمان هەبێت چ لە ڕووی تەندروستیەوە چ لە ڕووی ژینگەوە چ لە ڕووی ڕەفتارە کۆمەڵایەتیەکانەوە لە هەموو ڕۆیەکەوە پرۆگرامی بەیانی 24 جەخت دەکاتەوە بۆ باشترینی بابەتەکان و هەر بابەتێک کە ستافی پرۆگرامی بەیانی 24 ئامادەیەکات دڵنیا بن لەوەی کە بە تەواوی توانای خۆی کار دەکات بۆ ئەوی کە باشترینەکان بخاتە بەردیدی ئێوە لەو کاتژمێری کە بەیانیان پێکەوە بین بۆی کە ڕۆژێکی باشتر و ڕۆژێکی نوێ و ڕۆژێکی پڕوزە ڕۆژێکی تەندروست پێکەوە دەست پێ. ئەوجا سۆڤان ناونیشانی ئەو بابەتە گرنگانێک کە ئەمڕۆ دەستنیشانمان کردووە قسەی لەسەر دەکەن یاخود راپۆرت و پاکێجمان لەسەریە سەرەتا ناونیشانەکان دەخەینە ڕوو پاشان لەگەڵ میوانەکان و لەگەڵ راپۆرتەکان بەردەوام دەبین لەگەڵ ئێوە. بەڵێ جا یەکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگە کە قسەی لەسەر بکەین باسکردنی لێبوردەیە جا لێبوردەیی بناغەی کۆمەڵگەیەکی پتە و شارستانێتە جوانەکان دەرەخات. ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی ڕووسیە. بابەتێکی تەکنەلۆژیشمان هەیە کە کۆمپانیایەکی ئەمریکی تەکنەلۆژیای زیرەکی دەستکرد لە بواری چارەسەر پزیشکیەکان بەکارەهێنرێت. بایسکل سوارێکی کورد لە ئەڵمانیاوە بەرەو کوردستان بەڕێکەوتووە ئەمڕۆ دەگاتە هەولێری پایتەخت. جامە بابەتێکی زۆر سەرنجڕاکێشەتوان لە کوردستان 24ەوە لەگەڵ ئێمە بینەری بن. چالاکوانێکی کەنەدی 6 مانگ پێش ئێستا لە لەندەن بە پێی ڕێکەوت ئەوروپایی جێهێشتووە و گەیشتۆتە ئیستانبول واتە هەر ئەو ئەمیان بە پاسکیل لە ئەڵمانیاوە ئەمیان بە پێ لە لەندەنەوە. بەڵێ جادوو بابەتی سەیرن هەردووکیان یانوێت جیهان بگەڕێن بەڵام ئەو دوو شێوازی جیاواز بەڵێ هەردووکیشیان دەچێتە چوارچێوەی وەرزشەوەکە بێگومان تۆ زۆر چەنەڵە سەر و کارە لەگەڵ یا هەیە جا گرنگەکەی لەوەیە ئەو کەسێک کە لە ئەڵمانیاوە هاتۆتەوە بۆ کوردستان خەڵکی هەڵەبجەیە و ماوەی 3 مانگیشە بەڕێوەیە ئەو بەتەماشە هەموو جیهان بگەڕێت ئەوەیان بەلای ئێمە تۆزە گرنگترە ڕەنگەیانی لە ڕۆ میدیایەکەەوە بتوانین زیاتر گرنگی پێ بدەین چونکە خۆی دەگەڕێتەوە کوردستان و خەڵکی کوردستانە ئەمە بۆ ئێمە سەرنجڕاکێشترە و ئەو کارێکە دەشیکات کارێکی جیاوازە و ئەمڕۆ کە دەگاتە هەولێری پایتەختیش بێگومان ئەمە هەم راپۆرتمان دەبێت لە بەشە وەرزشیەکە دایدەنێن چونکە بابەتێکی زۆر گرنگە هەمیش بۆ بڵتەنەکانی هەواڵش دەکرێت سوودی لێ ببیندرێت چونکە ئەمە بابەتێکی باوەڕ بەخۆبوونە زۆر وەکو هاوکارانم کە دەڵێن ئەگەری هەیە کاتژمێر 8 خولەک یاخود شتێک زیاتر بگاتە هەولێر. جا ها کارگرنگەکەشی لەوەیە ئەم ماوەی 3 مانگە ئەم وەکو ڤڵۆگەرێک بە بەردەوام لە ڕێی ئەڵمانیاوە تاوەکو گەیشتۆتە کوردستان هەموو ئەو ساتەوەختانی کە لە ناو ڕێگە بوویتر بە سەرما بە گەرما تێپەڕیوە خوانەخواسە ئەگەر حاڵەتێکی خراپی بۆ هات بێتە پێش هەموو ئەمانەی تۆمار کردووە ئەوە جوانی ئیشەکەیەتی و کە سات بە سات لە ڕێگەی ئەستۆریدانانەوە خەڵکی ئاگادار کردوتەوە کە لەگەڵ یابن ئەو بە شێوەیەکی زیندوو لە ناو وەزعەکەیا بووە خەڵکیش لە ڕێی ئستۆریەکانیەوە ئەو دۆخیان بینیوە کە ئەو پیاتیاپەڕێگومان ئەو لە ماوەی ڕابردوش سۆڤان 2 بۆ 3 گەنجی هەرێمی کوردستان هەبوو بە هەمان شێوە ئەمان گەشتی سعودیایان بەڵێ وابوو ینی بابەتی لەم شێوەیە هەبووە
بەڵام لە ڕووی میدیایی و زۆر گرنگی پێدراوە ینی ئێمە لە بەشی وەرزش لە دەسکی وەرزشی ڕۆژانە لە با بڵێن ئاژانسەکان کە هەندێک هەواڵ دێ ئەوانە کە خەڵکی کوردستان نینە بەڵام دەگەڕێن بە هەموو جیهان اینجا بە بایسکل بێ یاخود بە شێوازە هەندێک عربانەی جیاواز هەیە یاخود بە پێ بێ هەموو ئەوانە زۆر گرنگی پێدەدەن چونکە ئەمانە ینی دەبنە مرۆڤی نمونەی بەتایبەت ڕێکۆردێک ئەشکێنن لە ڕووە باوەڕ بەخۆبوونەوەکە بەڵێ زۆر جوانە کاتە من بە جۆش و خۆشەوە چاوەڕوانی ئەو یاریزانم ئیتر نازانم یاریزانی پاسکیل سواری یاخود هەر بۆ ئارەزوو چاوەڕێی ئەو کەسم کە بگاتە کوردستان بگومان لە ڕێی پامنێرانی ئێمەوە ئێمەش ئێوە ئاگادارەکەینەوە ئەوان ئێمە ئاگادارەکەی ئێمەش ئێوە ئاگادارەکەینەوە جا دێنە سەر بابەتەکانمان وردە لەگەڵ بینەرانمان دەچینن قوڵایی پرۆگرامی بەیانی 24 کە لە بابەتی کۆچەریەکانەوە وەکو راپۆرت و پاکێژ دەست پێکەین ئەوانی کە باسمان کرد ئەوە بەرچاوڕوونێکی پرۆگرامی ئەمڕۆمان بوو جا ئێستا لە ناوچەیەکی ماکۆ لە نزیک سنووری باکووری کوردستان ئەوان دەڵێن کە ناچارن لە ساڵێگا 3 جار کۆچ بکەن لەبەر ئاژەڵەکانیان بۆچی کۆز دەکەن بۆ ئەوەی ئاو و لە وەرگیان دەست بکەوێت چونکە لەو ناوچەی کە بەخۆیان تێدا دەژین لەم ڕۆوە تۆزێکیانی کێشەیان هەیە ئەم ساڵیش لە پارێزگاکانی ورمێ و ئیلام نزیکەی 5,000 خێزانی ئاژەڵداری کۆچەر بە دوای لە وەرگەی گونجاودا جێگۆڕچیان بە ئاژەڵەکانیان کردووە ئەم بابەتە دەبینێت ئەوە کۆچەریەکانی ماکۆ لە پارێزگای ورمەی ڕۆژهەڵاتی کوردستانن ئەوان ئێستا لە ناوچەی بورئالان مانگێکە لێرەن و مانگێکی تریش لێرە دەمێنەوە و دواتر کۆچی دووەمیان بۆ ناوچەیەکی فێنکتر دەست پێ دەکەنەوە کۆچەرەکان ئاژەڵدارن و ساڵانە 3 جار کۆچ دەکەن بۆ ئەوەی لە وەڕگەی پێویست بۆ ئاژەڵەکانیان بدۆزنەوە 15 بهاری ورداتر امورا ایت قورخ دکن که حتی هاوینی خوش به بر حیوان گند اداره ناکه امداد کردن وی داری هم حتی نی 2 ماه بهار دچه 2 ماه بهار دچه و سر 15 روز که فروردینه تقریبا تشتک دبینه بهار خلاص بود چرا وی داری که وقت دبینی دیده حشک دبه بر حیوان که اداره ناکه وی داری حیوان بر برچی بونه دچه عشیم مجبور بو حیوان کوچ کنه هنه زۆزان دنێ زۆرترین ئاژەڵداری کۆچەر لە ڕۆژهەڵاتی کوردستان هی پارێزگای ورمێن ساڵانە جێگۆڕکێ بە زیاتر لە 40,000 سەر ئاژەڵ دەکەن بەهۆی کەمبوونی ئاو لە وەرگەکان لە سێیەم کۆچی ساڵیاندا دەچنە دوا خاڵی سنووری لەگەڵ باکووری کوردستان و لە کوێستانەکاندا دەمێننەوە خۆیان دەڵێن بەهۆی گرانی و دابەزینی توانای کڕینی هاوڵاتیان قازانجیان لە ئاست ئەو هەموو ماندووبوونەدا نییە خۆی زۆزان مە شادشکنی هەشی دەڕست مە هەری ڕیس ڕنگ دەکرد مەکوون چێ دەکردن نۆژی خۆی تشتا سەتەنە ئەم دەچنە زۆزانی مەهێک دمە هەولی دنیامەوە حەوین حکەمە چ خۆنژێ هەڵدۆ تشتێکی سەتەن نەیر ئەو 5,000 خێزانە کۆچەرەی پارێزگای ورمێ و ئیلام دەیان کێشەیان هەیە لە سەروی هەمووشیان نەبوونی ئاوە و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە گرفتی خوێندنی منداڵەکان و نەبوونی نەخۆشخانەیە هەر بۆیە ساڵانە بەشێکی زۆر لە منداڵەکانیان لە خوێندندا دەبڕێن و بەهۆی دووری لە ئاوەدانی نەخۆشیەکی زۆر ئاساییش گرفتێکی گەورەیان بۆ دروست دەکات یەکێک لە بابەتە گرنگەکان یاخود ئەو بابەتانەی کە وەکو بابەتی سەرەکی دەستنیشانمان کردو ئەمڕۆ قسەی لەسەر دەکەن میوانمان دەبێت لەسەر ئەم بابەتە و راپۆرتی جیاوازیشمان دەبێت لێبوردنە یاخود داوای لێبوردنکردنە ئەنی ڕۆژانە زۆربەمان تووشی ئەم حاڵەتانە دەبین هەڵەمان بەرامبەر دەکرێت یاخود هەڵە بەرامبەر کەسێک دەکەن یتر ئەمە ژیانە یانەی مرۆڤ هیچ کاتێک بێگ ڕیتم ناڕوە میزاجی هەندێک جار بەرزی و نزمی تێدایە بۆیە تووشی هەڵچوون دەبێت دەکرێت هەڵە بەرامبەر ئەو کەسێکی کە لە بەرامبەرتدایە کاتێک هەڵێک بەرامبەر کەسێک دەکەین و بە دوای دەرفەتێک دەگەڕن تا داوای لێبوردنی لێ بکەین لە بەرامبەرەکەمان بێگومان و پۆزش بێنینەوە بڵێن بۆچی هەڵەمان کردی بە هەمان شێوە کاتێک هەڵەمان بەرامبەر دەکرێت و کەسێک ئەزیەتمان دەدات چاوەڕێ دەکەین داوای لێبوردنمان لێ بکاتوانە بەڵێ لەگەڵ ئەوەشا بابزانین داوای لێبوردنکردن واتە من هەڵەکەی تۆم لە بیر چوو یان تۆ ئەوەندە ئازیزی بۆم لە هەڵەکە زۆر
بەلامەوە ئاساییترە کە من هەڵەیەگەگەر بەرامبەر بکەیت بەڵام تۆ ئەوەندە ئەزیزی هەڵەکەم نابینم یاخود هەڵەکە نابینم تۆ بۆ من گرنگتری یاخود ئەگەر لە کەسێک ئەبورین واتاکەی ئەوەیە نەخودی خۆتە بینم نە هەڵەکەتە بینم ئەمانە هەمووی لێکدانەوەیە بۆ لێبوردن یان نامەوە ئازاری خۆم بدەم هەندێک جاریش هەیە لێبوردە ئەبیت بەرامبەر بە کەسێک چونکە ناتوانێت ئازاری خۆت بدەیت دەروونناسان پسپۆڕان ئاماژەیەکی زۆر بەوە ئەکەن کە ئەو کەسانی کە لێبوردن و لێبوردەیی ئەکەن بەشێکی زۆریشی ئەو کارە جوانە بۆ ناخی خودی خۆیان ئەگەڕێتواتە سوودی بۆ خودی خۆشیان هەیە جا هاوکارمان دالیا کەمال لەسەر کولتوری لێبوردەیی بۆ چوونی هاوڵاتیانی وەرگرتووە کە ڕاو بۆ چوونی جیاوازیان هەیە لەسەر لێبوردن با پێکەوە بینەر بین دوای ئەگەڕێنەوە لەسەر ئەم بابەتە گفتوگۆەکەی لێبوردن وشەیەکی ناسکە هەرچۆن چیرۆکنووس و ڕۆمانووسی ئەمریکی مارک توین دەڵێت لێبوردن ئەو بۆ نەخۆشەیە کە لە گوڵە بنەوشە دەردەچێت هەرچەندە بایتوند و بەهێزی شەبێت لێبوردن پێچوانەی ڕق و کینەیە هەستکردنە بە هەڵە و تاوان بەرامبەر بە کەسی بەرامبەر لێبوردن پردی بێگەیشتنەوەی دڵە ڕەنجاوەکانە لە لێبوردندا گرنگترین شت لە بیرکردنی ڕابردووە هەرچەندە ڕابردوو ناگۆڕێ بەڵام دەتوانین داهاتوویەکی باشتری پێ بنیاد بنین تۆک و کەسایەتێکی شاری سلێمانی تێڕوانین لەسەر لێبوردن چییە؟ واللهی لێبوردن چاکترین چێکی بەشەرێتە چون ئەگەر لێ ببووری هەز بە ئینسانیە دەکەی هەز بە بەشەرێ دەکەی هەز بە وەکەی کە تۆ ئینسانیش قابلی لێبوردنە ئەکرێ ئینسان ئەوەندە گەورە بێت لێ ببوورێ ئەگەر بین بەراوردکەین زیاتر ئەم تێڕوانینە لە ناو گەنجانە چۆنە بینی ئایا کەسە بەتەمەنەکان زیاتر هەز بەواکەن چەندە گرنگە لێبوردەبین یاخود لە ناو گەنجانیش ئەم تێڕوانینە هەیە ئەکرێ ئینسان احترامم هەیە گەنج بێ و پیر بێ لێ ببوورێ چونکم لێبوردن ئەتوانم بڵێم شەخسیەتەکەت دەرەخا لەبەر ئەوە بەلامەوە گەنج و پیر دەوری نییە دەوری ئینسانێت دەوری هەیە ئەزمون تا چەندە گرنگە بۆ ئەمە ئەگەر ئینسان ئەگەر چی ئەزمموی ببێ یانەی بێ لێبوردنەکە خۆی لە خۆی ئەزمونە بۆ ئینسانەکە لە ژیانی خۆتا کەسێکە بووە شتێکی بەرامبەر کردبێتی و لێی گورابیت وڵی من خۆمەکە خۆم نازم دڵم زۆر پاکە شتێکی بەڵام لەوانی لی بڵێم لێ دەبورم بەس ڕەنگە لە دڵام مێنێتەوە ئەڵێ لێبوردن بۆ ناوەڵانەوەی پەڕەیەکی ترە و بەڵێ بۆ تۆ ئەمە بووە بۆ من ڕەنگە با بوو بەڵام هەموو کاتنا یعنی کەسێکی باش نەبووە کە بڵێم دڵم زۆر لێ شکا بێت ئەوە لێ ببورم ڕەنگە بڵێم ئەگەر هەڵەیەکی لێ بورا مڵێت ئەبورم بەڵام ڕەنگە لە دڵما ما بێتەوە شتێکی لە دڵتان مێنێتەوە زیاتر لە ناو خۆمانە بۆ شێوەیە ئەنیڵێ لێ دەبورم بەس واش نییە بەڵێ هۆکارەکەی چییە؟ وڵی هۆکارەکەی نمووە بڵێم چی نازانم ئەسی ڕۆشن بیری خۆمان بۆ شتەوەی جار وەک وڵاتان نییە وڵای لێبوردن زۆر خۆشە توانەوە بێکارێکی زۆر باشە بەڵام زۆربەی خەڵکی ئێمە لێرە ینی هیلاکی ژیان و ئەوانەوەی لاتۆ ڕەنگە کەم بێت نازانم چۆنە بەڵام شتێکی زۆر خۆشە هەموو کات بەکار بێت و لە یەک ببورن ژیان زۆر جوانترە بێت ژیان کورتە هەرەوەڵا کەسەکە بووە لە ژیان تا کە هەستکەی پێویستەکە لێی ببووریت یان ئەو لە تۆ ببوورێت ئەی چۆن هەیە بەڵام ئەبێ ئازابی بتوانیەوە جار هەیە و ئازایەتیت نییە بیکەی بجاریش هەیە ئیترە توانیت تۆ ئازاتێتە بۆ بۆی وەڵایی بڵێم چی ڕەنگە ناو ئێمە کولتوری لێبوردن هەیە هەیە بەڵێ هەیە بەڵام زۆر کەم وەکەی بۆ چیە گەڕێنیتەوە وەکەی بۆ ئەوە گەردەوە کەس بە کەس نییە کەس یعنی خەمی کەسی نییە کەس یارمەتی کەس نایە پاشەگەر کەسێک هەبێت تۆ داوای لێبوردنی لێ بکەی چی پێڵێ وڵی من پێی بڵێم یعنی ئەڵێم داوای لێبوردن لێکەم کەەوە ئەو بەرامبەر تۆ ئەو غەڵەتەم کردووە داوا لێکم کەەوە لێم بوو هاکار ئەوەی کە بینیمان هاوڵاتیان ڕاو بۆچوونی جیاوازیان هەبوو هەنێکیان باسییانە کرد یانوت لێبوردەی ئازایەتیە پێویستەکات تۆ ئازابی هەندێکگەڵە لێیە بورم بەڵام لە دڵما ئەمێنێتەوە جا ئەمە زۆر گرنگە کە خۆمان یەکلا بکەینەوە ئایا لەبەر خاتری خودی خۆمانە
کە لە کەسێک ئەبورین یا لەبەر خاتری کەسی بەرامبەرە لێ ئەبورین یان لەبەر ئەوەیە کە یان لە پێنا خوددایە ئەوەش هەندێک جار لە ڕۆئینەکە دروستە لەسەر ئەم بابەتە بۆستین قسەی زیاتر بکەین لەگەڵ بەڕێز دکتۆر مەولود گۆران زانای ئاینی و مامۆستای زانکۆ و پسپۆر لە تەفسیر و زانستەکانی قورئان دکتۆر مەولود زۆر بە خێر بێ خۆشحاڵین بۆم بەیانە لەگەڵ جەنابتین با لەوە دەست پێ بکەین لێبوردن لە ئیسلام چۆن باس کراوە و لە کوێی دەقە ئاینەکانی ئیسلام شوێنی بۆتەوە بە ناوی خودایی گەورە و میهرەبان بابەتی لێبوردەیی بابەتێکی گرنگە ببێتە کەلتور ئەنی خەڵک بۆ کەلتور وەلی بگریتن لە ئیسلامە بە ڕەوشت ناو هاتووە واتە یەکێکە لە ڕەوشتە بەرزەکان کە ئینسان بتوانین لە بەرامبەر ببووری لە مقابلەکە شتێکە منی زۆر مهم بوو ئەویش ئەوەیە هەموو کەس ناتوانانی لە بەرامبەر ببووری ئیلا ئەو کەسانە کە نەفسیەت و حاڵەتی دەرونیان زۆر بەقووەتە چونکە ئینسانی گەورە لێبوردەیی زۆرترە لە ئینسانی زایف ئینسانی زایف هەوڵدە تۆڵە وەڵبگرتەوە بەڵام ئینسانی گەورە بیر لەو شتانە ناکاتەوە لەبەر سێ خاڵ یان لەبەر خوددا کە مسلمانان پەروەردە کراون لەبەر خاتری خوا لەو بەرامبەرە خۆش بە کە تاوانێک یان گوناحێک یان شتێکی کردووە بەرامبەر جەنابەت یان لەبەر شخصیەتی خۆت یان لەبەر کۆمەلگا ئێمە سێمان هەیە دائیمەن زانایان تاکیدیان لەسەر کردیتەوە کە ئینسان لە بەرامبەرەکەت خۆش بی ئەگەر غەڵەتی کردووە ئەگەر غەڵەتی لە بەرامبەرت کردو ئەوجە لێی خۆش بە ئەوجە بیبوورە تەمان ئەگەر غەڵەتی نەکردی ناکەیت بە تایبەت ئەگەر سەیری خێزان کەین ئەو پەروەردەی دروستکەین لە ماڵ لە خێزان ینی پیا و بەلایەوە تەبیعی بیتن بڵێتە خێزانەکەی داوای لێبوردنێ دەکەم لەسەر غەڵەتە داوای لە منداڵەکانی بکە تەمەنەوە کەلتورێکی قورسە یان بڵێم پێویستی بە پەروەردەیە کە باوک بڵێتە منداڵەکەی سەختە ناسەخت نییە داوای لێبوردن فێر کولتورێکی قورسە هێشتا جێ نەکەوتووە لە ناو ئێمە ئەو جەم دەمەوێت لێرە ئیشارەت بە بابەتێک بکەم زۆر گرنگە ئێستا لە کوردەواری خۆمان لە ناو مجتەماعی ئیسلامی بەگشتی و کوردستان بە تایبەتی کێشەیەکمان نییە بە ناوی ئاین بی بەڵام کێشەیەکمان هەیە بە ناوی سەقافەتی ئاینی یعنی ڕۆشنبیری ئاینی ئەوە زۆریان گرنگە یعنی هەموو منداڵەکان و ئایلەکە نوێژ دەکەن ڕۆژ و دەگرین زەکات دەدەن خێر و خێرات دەکەن لە ناو سفرەیە قسەی خۆش دەکەن پابندن بە ئاین بە شعائیر بەڵام سیر دەکەی هەر ئەو ئایلەیە لەمە بابەتی لێبوردەیی عەفو تەسامح لێ خۆشبوون چاوپۆشی وازی لێبینە لە بە خاتری خوا وازی لێبینە لە بە خاتری مجتەمع بۆی نەشێوێت وازی لێبینە لە بە شخصیەتی خۆت کەمترە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ڕەنگە ئەمە زۆر نەچوینە سەر بابەتێک هیچ ئاینێک ئەوەی خوا ناردیتی بۆ مرۆڤایەتی هیچ ئاینێک یعنی ئەوەی لە ئادەمەوە تا خاتەمەوە ئێمە دەڵێن هیچیان نەهاتووە ڕەوشتی لەگەڵ نەبی ڕەوشتیش بەس ئەفۆن بە تەواویکە ڕەوشتیش نیشانەی دینداری کەسەکەیە واتە ئەگەر کەسێکی لێبوردەیی نەبی بەڕاستی ئەتوو با نوێژ ڕۆژی بگری مانای ئەوە نییە ئەتوو کەسێکی زۆر دینداری یان کەسێکی خۆڵ خۆش نەبی یان دەم بە پێکەنین نەبی یان کەسێکی کراوە نەبی لە ناو کۆمەڵگا قبولی بابەت بکەیت ئەو معنای نییە تو زۆر بەدینی بەڵام ئەوە هێشتا نەبوویتە کەلتورە هێشتا نەبوویتە فکرەیەکە کە ئاین ئەسڵەن نوێژمان دەخوای گەورە دەفەرمێ ئەگەر ئەتوو نوێژ دەکەی بەڵام ئەخلاقت باش نەبوو نوێژەکەت لە خوات نێزیک ناکاتەوە لە خوات دوور دەکاتەوە ڕۆژوو ئەگەر ڕۆژوو بگری بەڵام قسەی خراپ و زمانت نەپارێزراوی لە خەڵکە لە غەیبەتە لە نەمیمەتە لە نووسینی لەسەر خەڵکە ڕۆژۆکە هیچ سوودێکی نییە حەجکردنە دەڵێ ئەگەر هاتیەوە نەبوویت بە کەسێکی تر لە ڕووی ئینسانیەتەوە هیچ حەزەکە سوودی نییە بەدایان دەقیشمان لەسەرەوە بابەتە باشە کاکتۆر ئەوانەی گوتت بەڕاستی هەموو زۆر دروشمی جوان بوون بەڵام هەندێک جار خەڵکەکە مەسەن دەقە ئاینیەکان ڕەنگە بۆ خۆیان بکەنە بیان و بۆی لێ خۆش نەبن ینی با پرسیارەکەم تەواو بکەم بۆ نمونە دەڵێ تۆ مافی خۆتە تۆڵە بکەیەوە ئەمە دەتوانی با بڵێن ڕێگە پێدانی ئەو کەسە زیاتر بکات یاخود ئەگەر لێ خۆشبی خێرەکەت زیاترە هەموو دەقە ئاینەکە ئاینی قورئان سونە هەموو دەقەکان دەڵێن لێ خۆشبوون باشترە لە تۆڵەسانەوە هەر هەمویان بەبێ جیاوازی دەڵێن لە ژنومێردا وئین تعفو ئەقرب للتەقوى واتە ئەگەر لێی خۆشبی نزیکتری لەخوا نەک تۆڵە لەسانەوە لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە مەرجەی ئەساسی ئەم دینەیە هیچ تۆڵەسانەوە نەبووە هەمووی لێ خۆشم بوونەوە لە کاتێکە سەحابەیان کوشتووە لە کاتێکە دەریان کردووە وڵاتی خۆی و مالیان خوارد ئەو جا
گوتیان لە ڕووی عقلیەوە تەواو نییە و کابرایە دوور لە پێغەمبەر گوتیان مەجنونە لە ڕووی بەرنامەکەیەوە گوتیان سحری هێناوە گوتیان لی تێکچەوە چی هاتەوە مەکەی کە موسڵمانیش نەبوون طبعاً خەڵکی مەکە ئەو کاتە وتی بڕۆن هەمووتان لە هەمووتان خۆش بوو هیچ ناکات هەر مۆزوعی بکرد هیچیشی لە دڵ نەبوو هەموو لە هەمویانە خۆش بوو باشە دکتۆر لە طائیفە عەفوەن لە طائیفە دەدانی شکایە دەموچاوی پڕخوێن بووە لە ڕیوایەتی ئێمە دەڵێ خوای گەورە پێی گوتی چت بۆ بکەم فەرمووی خوایە لەوانە خۆش بچکۆنە نازان ئەمن چێم تەوا یعنی تۆڵەسانەوە لە ئایینی ئیسلام بۆ حاکم و مەحکەمەیە نەک بۆ شەخصیە واتە کەسێک دەکوژی بۆی نییە باوکو برا و خزم و کەسی بچن بیکوژنەوە حاکم دەبی بڕێ بدە حکوومەت دەبی بچی بیکوشتەوە لە چکە فتنە دروست دەبیتن ئیسلام ئەوانەی هەموو قەدەغە کردووە تۆڵەسانەوە حکوومەت دەیستێنێتەوە نەک خەڵکەکە بەدەستی خۆی باشە ئەگەر بینە ناو شوێنێکە خێزان یەکەمین کۆمەڵگەی بچووکە دواتر ئەگەر کێشەیە حاڵەتێکمان هەبێ لە شوێنێکی تر ئەوە دادگامان هەیە شوێنێکمان هەیە تۆڵەمان بۆسن بەڵام بابینە ناو کۆمەڵگایەکی بچووکە خانەوادێ و کۆمەڵگە گەورەکە لەمەوە دروستە بێت ئەلێرە باباسی لێبوردن بکەین تا چەنە گرنگە ئێمە هەموو خاڵەکانی لێبوردن ڕەنگە هەنگاوی هەبێت لێبوردن کە دواتر پرسیارەکەین چۆن لێبوردەبین بەڵام پێشەوەی کەوا بڵین چۆن لە ناو ماڵی خۆمانە لە نێوان ژن و مێردێکە ئەو ڕەفتارە جوانە هەبێ بۆ ئەوەی کە منداڵەکانیش چای لێ بکەن و ماڵەکەش نەبێت بە گۆڕەپانی جەنگ بەبەردەوام یەکێ لەو خاڵانەی کە لە ئیسلام حرامێکی قەتعی و گەورەشە خۆ بەشت زانی خۆ بەزل زانی تەکەبور یەکێکەوە ناکات لێبوردەیی دروستکاتن ئیسلام هەر زوو گوتی نابی ئینسان تەکەبوری بەس خوا متەکەبیرەوەی تر هەمووی عەبد و یەکسانن دوو بۆ پەروەردەی منداڵ لە منداڵی و حەقی وایە فێری ئەوەی بکەن هەشتەکت کرد داوای لێبوردن دەکەم فێری منداڵەکانمان بکەین لەگە دایک لەگەڵ باوک لەگە بەرامبەر لەگە جینە هەتا لە کاتی یاریکردنی دوو منداڵی تەمەن 4 ساڵ 5 ساڵ 3 ساڵ کە فەهم دەکەن و قسە هەر ئەو شەیەک فێری کەین داوای لێبوردن دەکەم ئایام سۆری وەکو دەڵێن ئاعتەذر سامحنی وەکو هەموو مصطلحان یعنی کە منداڵت فێر کرد لە بیدایەوە لە سەرەتاوە کاتی گەورەش دەبی بەلایەوە سیر نییە کاتی مثلەن هۆڕنی لێدا بۆ کەسێکە لە جامەکەی دەستدەینی دەردەینی دەڵێ داوای لێبوردن دەکەم نەمزانی یعنی ئێستا نا هۆڕنی لێ دەنجام دەکاتەوە دەڵێ ئەوە چییە بەچی هۆڕن لێ دەی باشە هۆڕنی لێدا کابرا میزاجی تەواو نییە ئەتو دەستی لێ دەربین هەرەوە بکەینە پرسیار ینی لە ماوەی ڕابردوو زۆر بینیمان ینی بەتایبەت شوفێرەکان غیر ینی جگە لەمانیش جگە لە شوفێرەکانیش هەندێک کێشەی کۆمەڵایەتی هەبووە پەلی کێشە بۆ کوشتن و تەقەکردن و بریندارکردن و هەموو ئەمانە ینی بۆچی ینی کۆمەڵگە دەگاتە ئەو ئاستەی کە لە جیاتی ئەوەی کە لێبوردەبی بابەتی زۆر بچووک وا گەورە بکرێت دوجار قەتل و کوشتنی لێ بکەوێتەوە وەکو ماسم کرد مامۆستایانی ئاینی وەکو ئاین قسە بکەم و مامۆستایانی ڕۆشنبیری و هەر بگرە پەروەردەی مەکتەبەکان هەتا زانکۆش ضرورە جارێک تر بە شێوازی پەروەردەدا بچینەوە کە ئەویش ئەوەیە ئێمە پەروەردەی ڕۆشنبیری ناو کۆمەڵگا دروستکەین هەتا مامۆستایانی ئاینیش نەک پەروەردەی ئاینی ینی پەروەردەی ڕۆشنبیری ئاینی ڕۆشنبیری کۆمەڵایەتی هەتا ڕۆشنبیری سیاسی فەرمون بابەتێک گەستە من سیاسی نیم و بابەتێکی سیاسی بنووسم ڕەنگە هەزار قسەم پێ بگوترێت لە فەیسبووک ئەمەش بەشێکە لەو پەروەردە سەقەتەی کە جاری وایە مەسەن کۆمەڵگا تووشی دەبێت واتە ئەمە لە خیتابە ئاینەکانمان خەڵکی فێری پەروەردە بکەین لە ڕووی ڕۆشنبیریەوە یعنی ئەوە شەرمیشی ناوێتن ضروریشە وەکو تازە باست کرد ئەمە لەسەر فولایتی شەڕکراوە لەسەر منداڵ بەشەڕاتینە شەڕکراوە دوو گەنج لە ئیسکان پێچیان نەکرد و برادەریش بوونە لە ئیسکان لە خۆیان لەسەر ڕیال و بەرشا مشکلیان دروست کردی گەورە بووە بوویتە عشیرەتی بۆ بە دوێنێ پێرێ ئەوانە لەگەڵ یەک داهاتی نەماڵیە کە سەردانیەکیان کردیە ئەمە پێویستی بەوەیە کە جارێک لە خیتابی یان لە وتار و گوتاری پێشکەشی بەم میلەتە دەکەین وتارەکان و گوتارەکانمان ڕۆشنبیریانەی زیاتر پێوە دیار بیتن کە باسی ئینسانیەت دەکرێتن ئێستا یان بڵم دنیا بۆ بە گوندێکی بچووک باسی مرۆڤایەتی کە دەکرێتن لە ئاستی دنیا بکرێتن ینی ئەتو ئێستا ئێمە جاران ئەگەر چەند شەڕ دەکرێت چەند کەس دەکوژرە چەند مەشاکل دروست دەبوو کەس ئاگای لە کەس نەبوو گوندەکە دەیزانی شارەکە شارۆچکەکە دەیزانی ئێستا ئەتوو لە ئیسکان شتێک دەکرێت هەموو کوردستان دەزانی بگرێت دەرەوەی کوردستان کوردەکانیش مۆتەمن بۆ بابەتە دەزانشتی بچووکە باشە دکتۆر ئێمە خەڵکی خەباتین لە خەباتە هەزارێ مشکلەیەک دەبی هەموو خەڵک دەزان لە خەڵکی خەبات چ دەکەن و چ ناکەن یعنی حەقی وایە جۆری بیرکردنەوەمان لەمە دووە
گۆڕانکاری بەسەردابێتن ئەوش ئەوەیە من بۆ خۆم ناژیم ئێستا بۆ کوردستانێک دەژیم یان بۆ دنیایەک دەژین هەموو دەمبینن حەقی وایە بە مەسئولیانە بە مەسئولیەتانە ئیشەکانمان بکەین. باشە دکتۆر لێبوردن کردارێکی هۆشیارانەیە کە مرۆڤێک ئەیکا یاخود لە فترەی ئینسانەکانە هەیە بەڵام هەندێک جارێ هەنێ فترەشمان هەیە لامانداوە بەهۆی ئەم جەنجەڵی کە لە ناو ژیان هەیە کامیانە کردارێکی هۆشیارانەیە کە مرۆڤێک ئەتوانێت بیکە یاخود لە فترەمانە هەیە مە لە بیرمان کرد لە فترەیە نییە لە ئینسانە نەخێر مەسەلەی لێبوردەیی دەبی دروست بکرێت واتە بابەتێکی هۆشیاری و ڕۆشنبیریە عاقیبەتەکانی چی ئەگەر من داوای لێبوردن بکەم چم زەرەر دەکەم کەسێک پێی وایە بینیمانە لە بینی ژنوێر دەجاری وایە دەڵم داوای لێبوردن لێ ناکەم ئەگەر داوای لێبوردن لێ کرد هیچ لە مەسەلەکە ناگەوڕە بەڵکو زۆر ئینسانەکە گەورە دەبی و کەسەی لێبوردەیە لە کوردەواری قسێکمان هەڵە دەمە چیت لەکەمە هیچی وەما هیچی کەم نییە بەس نایکە یعنی فێر نەکراوین لە فیتڕەی ئینسانە ڕەنگە ئەم ڕەوشتە ئەم سیفەتان نەبی بەڵام پێویستی بە هینکردنە هۆشیاریکردن و فێرکردنە دەمەوێت ئیشارەت بە بابەتێکتر بکەم و ئەگەر بە کورتیش بیتن یەکێ لە ناوە جوانەکانی خوددا عەفوە یەکێ لە ناوە جوانەکانی خوددا غەفوورە ڕەحیمە یەکێ لە سیفەتە هەرە بەرزەکانی پێغەمبەرمان وما أرسلناك إلا رحمة للعالمين وإنك لعلى خلق عظيم وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم واعفوا واصفحوا حتى يأتي أمر الله بدأن آياتي تر وهو الذي يقبل التوبة عن عباده ويعفو عن السيئات يعني تو جناح ذكي برانبر خالقت كخواك كهمود بنوري دراو بمنيان أو زستها همو هي أوا من أولي إلى آخره بوجواني كتي تواني جورج ذكي برانبر بخدا خدای گەورەش لێت خۆش دەبێت جا ئەو سیفەتە کە هی خوددایە وی پێغەمبەر وی پیا و چاکانە حەقی وای مرۆڤ بەدەستی بێنیتن سەر ڕای ئەوە ینی بابەتەکە ئەوەیە کەسی لێبوردا خوا لێی خۆش دەبی لە ڕووی دینیەوە لۆ چونکە خوای گەورە دەڵێ کەس نابی لە من سەخیتربی و کەسیش نابی لە من گەورەتربی لە ڕووی عەفوە ئەتوو مادام کەسەکەت عەفو کرد ئەمش عەفوت دەکەم چونکە ناکرێت بە پێشە من بکەوی خوا لە ئینسانی لێبوردا عفو خۆش دەبیتن ینی تاوانی کردووە بەرامبەرت دەڵێ خۆش بە خۆ دنیا خراپ نابی بەڵکو گەورەی خۆت نیشان دەدەی خی گەورەش لێت خۆش دەبیتن ڕێز دکتۆر مەولود گۆران زانە و ئاینی و مامۆستای زانکۆ پسپۆر لە تەفسیری قورئان زۆر زۆر سپاس بۆ تو بەم بەیانی لەگەڵ ماوەی سپاس بۆ قسە جوانەکانت لە سەرەتای پرۆگرام ئاماژەمان بۆ کرد کە ئەمڕۆ ڕۆژ جیهانی زمانی رووسیا جا دەمانەوێت هاوکارمان خۆشەوی محەممەد لە مۆسکۆوە بە شێکی ڕاستەوخۆ وەربگرین و لەگەڵمان بێت خۆشەوی ئەم کاتت باش من رووسی نازانم تاواکو بە رووسی پێ بڵم بەیانی و باش بڵێم سلااو ئەم کاتە و باش ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی رووسیا و تۆ رووسیەکە و زۆر باشە هەر حەزەکەی سەرەتا یەک دوو شێ رووسیمان فێرکە دۆبری وترە بەیانیتان باش ئەمە سڵاوکردنی ڕووسەکانە بەوەی کە هەر بەیانیەک لە شوێنە گشتەکان تەنانەت لە ماڵەوەش سڵاو لە یەکتری دەکەن دۆبری وترەوە تا بەیانیت باش دۆبری دین واتە ڕۆژ باش دۆبری vێچر ئێوارە باش پێم باشە ئەم سێ وشارۆ چۆن کورد دەڵێ یەکەمە دووخەمە سێ خاتر جەمە ئەم سێ وشانە بۆ ئەمڕۆکە باش بن کە ئێوە هەوڵدەن فێری بن لە داهاتوودا ئەمڕۆ شەشی شەش ڕۆژی زمانی رووسیا هەروەکو چۆن لە ساڵی 1990 باریس یەلسنە و کاتێک کە سەرۆکی رووسیا بوو بە فەرمانێک ئەم ڕۆژەی کردە ڕۆژی پوشکین چونکە پوشکین کە ڕۆژی شەشی ساڵی 1990 لەدایک بووە و یەکێک کە لە ناودارترین و گەورەترین شاعیرەکان و هەروەها نووسەر و زمان ناسەکان لەسەر ئاستی رووسیا و جیهان کە ڕۆڵێکی گەورەی هەبووە لە بنیاتنانی ئەم زمانە بەم شێوە ستاندارد و فۆرماتە ڕێزمانی کە ئێستا هەیە پێشتر ناوچە جیاجەکانی رووسیا بە چەند شێوەزارێک یاخود بە چەند شێوە دیالێکتی قسەیان کردووە بەڵام دواتر بەهۆی پوشکینەوە کە شێوەیەکی ڕێزمانی داناوە ئێستا تەواوی رووسیای فیدرال کە 89 هەرێم لە خۆ دەگرێت ئەمەش تا ساڵی ڕابردووە تاوەکو 23 شوباتیش رووسیا 86 هەرێم بوو بەڵام دوای ئەوەی کە چوار هەرێمەکەی تر زەپەڕۆژێ لوگانسک دەنێتسێک و هەروەها هەرێمەکەی تری ئۆکراینیاش کە بە فەرمانێکی سەرۆکایەتی خرانە پاڵ رووسیا چوارچێوە یاخود ڕووبەری رووسیای فیدرال فراوانتر بوو واتە ئێستا ئەوانیش ئەگەر چێوان
ڕوسی زمان و ڕوسی نەژاد بوون لە رووسیا لە ساڵی لە جیهان بە تایبەتیش دوای بڕیارەکەی ڕێکخراوی یونسکۆی سەر بە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان کە لە ساڵی 2010 دەری کرد بەوەی کە زمانی ڕووسی بە یەکێک لە زمانە جیهانیەکان ناساند لە ساڵی 2011 ئەو کاتە دیمیتری مێدڤێدیڤ سەرۆکی رووسیا بوو کە ئێستا جێگیری سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی رووسایە ڕۆژی شەشی بە ڕۆژی زمانی ڕووسی وەکو بۆنێ وەکو جەژنێک ناسان لەو کاتەوەتە لە 2011ەوە ئەم ڕۆژە واتە ڕۆژی شەش وەکو چەندین بۆنە چەندین ڕێوڕەسم بەڕێوە دەچن ئێمە ئێستا لە بەردەمی مۆزەخانەی پوشکینین و لە شاری مۆسکۆ لە تەواوی رووسیا تەنانەت لە بەشێک لە وڵاتانی کە بەشێک بوون لە یەکێتی سۆڤیەتی پێشوو چەندین ناوەندی زانستی چەندین شەقام بە ناوی شاعیرە بەناو بانگەکان بە ناوی نووسەر و بیرمەندەکانی ڕووسەوە کراونێکێکیش لەوانە پوشکینە ئێستا لە تەلیشمەوە تەنانەت جگە لە مۆزەخانەکە پەیمانگای پوشکین هەیە و پەیکەری پوشکین هەیە و تەنانەت شەقامی پوشکینیش هەمە لە ناو شاری مۆسکۆ و پەیمانگایەکیش بە ناوی پوشکینەوە خۆشەوی زۆر چاکە خۆشەوی لە هەندێک زمانە بۆ نمونە لە زمانی کۆریا چەند وشەیەک هەیە لەگەڵ کوردیا وەکو یەکوان لە زمانی ڕووسی هیچ وشەیەک هەیە کە لە کوردیشە هەمان مانا بدات و هەمان هاوشێوەی یەکتری بن بەڵێ بەپێی سەرچاوەکان ئەوەی کە باسی لەوە دەکرێت زیاتر لە 2000 وشەی هاوبەش کە یاخود با بڵێم هاواتە هەن لە مابەینی زمانی ڕووسی و لە مابەینی زمانی کوردیدا من ئەگەر چەند نمونەیەک بهێنمەوە لەوانە برۆ ڕووسەکان پێی دەڵێن برۆف برا ئەوان پێی دەڵێن برات ژن ئەوان پێی دەڵێن ژنا و کۆمەڵێک وشەیتر هەن کە لە زمانەکانی تر وەرگیراون بەڵام هەمان واتا دەدەن وەکو شانس وەکو سندوق وەکو تەنانەت پاقلاوە ڕووسەکان پێی دەڵێن پاقلاڤە و کۆمەڵێک وشەیتر کە لە کاتی ئێستادا ناکەونە سەر زمان بەڵام هاوبەشیەکی زۆر لێک نزیەکی زۆر لە ڕووی زمان لە ڕووی وشەکانەوە هەیە و تەنانەت لە پیتەکانیشدا زمانی ڕووسی کە لە 33 پیت پێکاتووە جگە لەمە من دەبێت ئاماژە بە خاڵێکی تر بدەم ئەویش هەبوونی کورد یاخود ژیانی کوردانە لە رووسیای فیدرال کە بە تایبەتیش لە دوای ئەم کارەساتەی کە بەسەر کوردەکان لە تورکیا هات بەهۆی قەتڵ عامکردنی تەنانەت بەشێکیان ئاوارە بوون بۆ کۆمارەکانی سۆڤیەتی پێشوو دواتر بەپێی قۆناغ هاتنە ناو ڕووسیاشەوە لە کاتی ئێستادا بەپێی ئەو ئامارە فەرمیانەی کە لە ویکیپیدیا بڵاوکراونەتەوە ژمارەی کورد لە رووسیا 63,000 بەڵام ئەم ئامارەنە ڕاست نین چونکە بەشێکی پێدەچێت کە بەمەبەست ئەم ئامارەنە ڕاگەیەندرابن لەبەرەوەی ژمارەی کورد زۆر زیاترە تەنانەت لە شارێکی وەکو کراسنەدار زیاتر لە 22,000 کورد دەژن لە شارێکی وەکو سەراتۆڤ زیاتر لە 20,000 کورد دەژن لە شارێکی وەکو یاڕسلاڤل زیاتر لە 15,000 کورد دەژن لە تامبۆڤ زیاتر لە 12,000 کورد دەژین و لە کۆمەڵێک شاری تر ژمارەیەکی بەرچاو چووکە ئێمە چوونێتە ناو شارانە ژمارەیەکی زۆر کوردمان بینیوە لە ئەریۆڵ زیاتر لە 5,000 کورد دەژین کۆمەڵێک شاری ترن تەنانەت لە وڵاتی ڤەستۆک کە کەوتۆتە سەر سنووری کۆریای باکوور کە بە نزیکەی 9 سەعات بە فڕۆکە لە مۆسکۆوە دوورە لەوێ زیاتر لە 150 خێزان کە نزیکەی 500 کەس دەبن لەوێ ژیان دەکەن و کار و بزنس و سەرمایە خۆیان هەیە لەوێ من خاڵێکی تر ئەگەر ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە ئەو ئامارانەی کە باسی لێوە دەکەن کە ئاماژەم پێکرد 63,000 کورد لێرە دەژی ئەم ئامارانە ڕاستن و هەرچۆن لە ویکیپیدیاش ئاماژە پێدراوە زیاتر لە 5 ملیۆن کورد لە تەواوی رووسیای فیدرالدا دەژین باشە ئێمە زۆر سپاس دەکەین خۆشەویمان لەگەڵ بوو لەم زانیاری کە پێیان 2000 وشە لە زمانی کوردی و رووسیا هەردووکی هاوبەشن ئەتوانی من و تۆ بڵین لە 101 زمانی رووسیە زانین هاکانە شتێکی لێ دەزانین ئەگەر وا بێ شتێکی لە دەستەکانە خۆش بێت بابەتی دواترمان بابەتی پێشکەوتنی تەکنەلۆجیا و فراوانبوونی سنووری داهێنانەکانی تەکنەلۆجیا ئەم بابەتە ئێستا ینی لە جیهاندا لە هەموو بوارەکان تەشەنەی کردووە ینی تەنیا لە بابەتە تەندروستیەکان نییە با بڵێن تەکنەلۆجیا فراوانبوونی و سنووری داهێنانەکان پەیوەست بێ بە بابەتی تەندروستی چۆن وەکو چارەسەری پزیشکی تەکنەلۆجیا بەکاردێت بێگومان هەموو پیشە جیاوازەکانیشی گرتوتەوە وەکۆی دەگوترێت لە داهاتوودا مەترسی لە زۆربەی پیشەکانی بە پیشەکەی ئێمەشەوە بۆیە باز لەم بابەتە دەکەین بەشێکی زۆر لە پیشە کۆنەکان لە ناوچوون خەڵک بەگشتی ڕوو لە ئاسانکاریەکانی تەکنەلۆجیا دەکەن بۆیە داواکاری لەسەر پیشەکان کەم دەبێتەوە ئایدن ئەلدۆغان دانیشتووی مێردنی باکووری کوردستانە و یەکێکە لە کۆتا
کورتان دوورەکان لەو شارە. باشە زۆر چاکە پێشەوەیکە بەم شێوەیە با بڵێن باسی زیرەکی دەستکرد بکەین بعد من باسی بابەتێ بکەم کە دوێنێ بوو ئەگەر دروست بم دوێنێ بوو لە یەکێک لە سایتەکانم خوێندەوە هاکار باس لەوەکە زیرەکی دەستکرد بە جۆرێک پێشکەوتری بەخۆیەوە بینیوە ئێستا مەترسی لەسەر ژیانی مرۆڤ دروست کردووە کە ئێمە هۆش و هزری خۆشمان داوەتە دەستی زیرەکی دەستکرد کە دەستکردی خودی مرۆڤە لە توێژینەوەیەکە باس لەوە ئەکات بە زیرەکی دەستکرد داوایان کردووە یاخود لە زیرەکی دەستکرد داوایان کردو جوانترین خانمەکانی جیهان دەستنیشان بکات کە لە چ وڵاتێکن کە ئەویش مالی و هەروەها ئەمریکا و هەروەها هندستانی هەڵبژاردووە کەواتە ئێستا مەبێ ئەو زیرەکی دەستکردە کە خۆمان دروستمان کردو خۆمانی تەسلیم بکەین ئەو پێمانەڵێت چی باشە چی خراپە چی جوانە چی ناشە ئەگەر بەو شێوە هەندێک لە وڵاتانەی دەست نیشان کردبێ و هەندێک وڵاتیشی فەرامۆش کردبێ کەوە ئێمە دەیبینن دەبی زیرەکە دەستکردەکەش تۆزە زەوقی زۆر جوان نەبێت لە زەوق کێشەی هەمووی بێگومان لە هەموو باڵێ وڵاتەکان شێواز ڕوخساری جیاوازێ بەڵام ئەوەی کە گرنگە مرۆڤ خۆی جوان بێ ناخی جوان بێ ئەوە گرنگترینیانە هەر لە سەرم بابەتە بزانین نیان بارزانی هاوکارمان چی ئامادە کردووە. ئیلیۆن ماسک ئێوێ زیرەکی دەستکرد بخاتە مێشکمانەوە نەزانام کابرایە بەتەمای چییە لەگەڵمانە بن ئەمڕۆ با باسی نوێترین داهێنانەکانی ئەم کابرایەتان بۆ بکەم. کۆمپانیای نیورالینک کە ئیلیۆن ماسک خاوەندێرەتی دەکات ڕۆژامەندی دەستگای خۆراک و دەرمانی ئەمریکی بەدەستهێناوە بۆ تاقیکردنەوەی چاندنی ئامێری زیرەک لە مێشکی مرۆڤدا. کۆمپانیاکە ئەڵێت ئەو کەسانەی کە ئیفلیجن یاخود نەخۆشێکی دیکەی دەماریان هەیە بەهۆی ئامێرەکەەوە ئەتوانن هەموو کارەکانیان ئەنجام بدەن. نیورالینک ئەمانجێتی لە داهاتوودا بتوانێت ئامێرەکە بە سەلامەتی لەسەر هەموو کەسانە تاقی بکاتەوە و بیچێنێت کە خۆیان حەز دەکەن بۆ ئەوەی لەو ڕێگایەوە زۆرترین زانیاریان بە ئاسانی دەست بکەوێت. پێشتر ئامێرەکە بە سەرکەوتووی لەسەر مەیمون تاقی کراوەتەوە و ئەنجامەکەشی زۆر باش بووە. مەیمونەکە توانیوێتی یاری ڤیدیۆیی ئەنجام بدات. کۆمپانیاکە دەڵێت دوای چاندنی ئامێرەکە لە نێو مێشکی مرۆڤدا دەتوانێت بەبێ ئەوەی هیچ جوڵەیەک ئەنجام بدا تەنها لە ڕێگەی جوڵەی چاوەکانیەوە ئەو شتانە ئەنجام بدات کە لە مێشکیدای و بیخاتە سەر شاشەی کۆمپیوتەرەکەی یاخود مۆبایلەکەی. ڕۆژ بە ڕۆژ زیرەکی دەستکرد بەرەو پێشەوە چێت و کاراسانی زیاترمان بۆ دەکات بەڵام ئایا پێت وایە کە ئەگەر بەم شازە بەردەوام بێت مرۆڤایەتی بەرەو چێ دەگات. بۆستین لەسەر ئەم بابەتەش وایە ئەم بابەتە گرنگ دەبێت ئایندەی زیرەکی دەستکرد لە چارەسەرە پزیشکەکان ئەمە یەکێک بێت لە بابەتەکانمان و لەگەڵ میوانەکەمان قسە بکەین. کێوان حەسەن ئەندازیاری تەکنەلۆژیای زانیاری کاکێوان زۆر زۆر بەخێر بێت. بەخێراتی کاکێوان. ئێمە هەر باسی مەترسیەکانی زیرەکی دەستکرد دەکەین هەر ئەمان تۆقێنن ڕۆژ تایوارە پێمان جارە شوێنەکەی من و هاکار شوێنەکەی هاوکارەکانم زۆر مەترسی لەسەر هەر باسی مەترسیەکانیە باسی سوودەکان چی با بکەین زۆر باشە تاوان بابەتە چی بەربڵاوە زیرەکی دەستکرد بەڵام ئەوەی کە ئەما تێگەیشتە بین ئەوەی کە ئەمە ئاگادار بین خەڵک کەم لی تێگەیشتەوەکو خۆی لێ زیاتر باس لە مەترسیەکەی دەکرێت. زارێ بابزانین چێ بەرپرسە لە زیرەکی دەستکرد و جیاوازی چیە لەگەڵ مۆدلەکانی زەمەنی کلاسیک زەمەنی کۆن باشە ئێمە هەمومان ئەوانی کە بەکارهێنەری ئامری تەکنەلۆژیەکانین هەمومان ماڵپەری گوگڵمان بەکارهێنایە بەستەری گوگڵمان بەکارهێنایە لە گوگڵ جیاوازێک هەیە و لە زیرەکی دەستکرد کە OpenAI خاوەندارێتی دەکا و بە چات GPT ناسراوە جیاوازەک هەیە ئەو جیاوازێ بزانین دواتر تێدەگەین بە وردی ئیسیفادەکەیان چێ و چۆن بتوانم ئەو مەترسیانی کە باز دەکرێن بیڕەوێنمەوە لە گوگڵ هەر کاتێک بەکارهێنەرێک داوای چاتێک بکات داوای تێکستێک بکەینجە لە ڕێگای ڤیددیۆ بی ڤۆیسبی هەر بابەتە چیتر بیتە زیرەکی دەستکردی تێدا نییە گوگڵ هەموو ئەو بابەتانەی کە مرۆڤ خۆی لە پێشودا وەکو زانیاری تۆماری کردووە بانجیان دەکا وەکو زانیاری و سەرچاوە پێ دەدات بەڵام لە چات GPT و زیرەکی دەستکرد لێرە ئەوەی کە سەرسوڕهێنەرە تۆ کاتێک داوای زانیارێک دەکەی یاخود داوای سەرچاوەیەک دەکەی لێرە گۆڕانکارێک ڕوودەدا کە پێشووتر نەبووە ئەویش ئەوەیە ئەو ماڵپەرە لۆ خۆی هەموو زانیاریەکان بە خۆی دروست دەکاتن یعنی تێکستی نوێ
سەرچاوی نوێ زانیاری نوێت پێدەدا کە جیاوازی هەیە و مرۆڤ نەینووسیوە ئەویش چۆنە چات GPT هەموو ماڵپەڕەکانی خوێندۆتەوە ویکیپیدیای خوێندێتەوە زانیاری لەسەر هەموو سەرچاوەکان هەیە بەو شێوازە توانای مرۆڤی زۆر خێراتر کردووە هەروکو گوتمان لە گوگڵ توانایەکە لە چات GPT و زیرەکی دەستکرد توانایەکە بۆیە بە ئەمە لەو مەترسیانە بڕێنینەوە بێگومان زیرەکی دەستکرد شانبەشانی مرۆڤ بۆکو هاوکاری ئینشاڵڵا باشە کاکێوان باس لە پێشکەوتنی تەکنەلۆژیا لە چارەسەر پزیشکەکان بکەین ئێستا لەمەیان بەکوێ گەیشتون ینی ئایا پزیشکەکانیش تووشی ئەو گرفتە بوون یاخود ئەمانە وەکو سوود بەکاری دێنن بۆ بەرژەوەندی نەخۆش بڵێ بێگومان ئەویش قۆناغ بە قۆناغ دەڕوە مەسەن ئەگەر ئیمە باسی بکەین پێویستمان بەلایانی کەم بە 30 ساڵ هەیە لە ئێستاوە تاوەکو 30 ساڵ لەوەی زیرەکی دەستکرد بە کۆمەڵە قۆناغی پزیشکی تێپەڕوێت لە ئێستا داوای کە کاری لەسەر دەکرێت شتێک هەیە یان وشک هەیە یان بڵێم کورتە ڕستەک هەیە کە مۆدلێکی نوێ شپەی دەڵێن دەمارە تەکنەلۆژی ئەمە جێمالێنەوە لە دەمارە تەکنەلۆژی پێشتێت دەمارە تەکنەلۆژی یەک لەو تەقەنیە نوێ پێشکەوتوانەیە کە لەلایەن زیرەکی دەستکردەوە توانای گۆڕینی دەمارەخانەی هەیە لە نەخۆشەکان کە ئەوە زیرەکی دەستکرد و تەکنەلۆژیایە توانای ئەوە هەیە کە کەسەکی ئیفلیت بنمونە باشە کە کەسێک پەلێکی کار ناکە لە ڕێگای گۆڕینی ئاڕاستی دەمارەخانەکان بتوانێت توانای زوولەی بۆ بگەڕێنێتەوە یان یەک لە سوودە زۆر باشەکانە نمونەکی تر بێنینەوە بە نمونە زیرەکی دەستکرد دوای کردووە کە مرۆڤەکان پێشووتر ئەگەر چەند کاتژمێرەیان پێویست بوویتن بۆ نەشتەرگەریەک وەکو پزیشکان چەند کاتژمێرەیان پێویست بوویتن بۆ نەشتەرگەریەک ئێستا دەتوانن لە ڕێگای زیرەکی دەستکرد و ئامێرانی کە بەستراونەتەوە بە زیرەکی دەستکرد دەتوانن بە کەمترین ماوە چارەسەر هەتاوەکو نەشتەرگەری قورسەکانیش بکەن شتێکی تر کە زۆر زۆر گرنگم پێم باشە کە پزیشکانیش لە هەرمی کوردستان ئەکیدم کە شارەزاییان هەیە بەڵام لەوانەیە چونکە ئەوانی کە لە مەزاری تەکنۆلۆژیای کار دەکەن قوڵتە دەڕۆنە ناو بابەتەکان ئێستا لە OpenAI لە وێبگەڕا ئەمە تایبەتمەندێکمان هەیە تایبەت بە پزیشکان دەتوانن بۆ دەستنیشانکردنی پسپۆڕی نەخۆشی کەەوە یەک لە خاڵە گرنگەکانە کاتە کەسێک نەخۆش دەکەوێت بتوانێت بیدۆزیەوە خەلەلەکەی دەچێت زیرەکی دەستکرد توانای زۆر زۆرە یعنی دەتوانێت وەکو پزیشکە ڕێنمویت بکە و هەموو چارەسەرەکانیش بۆ بدۆزێتەوە زۆر باشە کاکێوان ئەوەیش کە زۆر گرنگە پزیشک ڕەنگە بە ماوەی 30 بۆ 25 ساڵ بۆ 40 ساڵ خوێندنی کردبێت دوای ئەوەش تا بڕوانامەی بەدەستێنەوە اینجا ئەزمونیشی پێویستە ڕەنگە لە نەشتەرگەریە 4 دانەوەکو ئەزمموی سەرەتایی بوو بە سەرکەوتو نەبوو بێت لە زیرەکی دەستکرد ئەم شتە هەیە ئەزمموی ئەوێت یان ئەزمموی نار هەموو ئەو نەشتەرگەریانی کە ئەکرێت ئەو چارەسەریانی کە ئەکرێت دەبێ ئەزممون یەکسەر چارەسەرێکی دروست و تەواوە و کەسەکە ڕزگاریە بێت هەروەکو ئاماژەم پێدا گوتم ئەمە 30 ساڵمان پێویستە لۆی بگەینە ئەو پۆینتەی کە هەموو ئەو تایبەتمەندیانی باس ئەزمونەکەی ئەو 30 ساڵە ئەزمونەکەی بەڵام لێرە جیاوازی زیرەکی دەستکرد لەگەڵ ئەو پزیشکە تەنها یەک پۆینتە پزیشکەکە پێویستی بە خوێندنەوەی هەموو سەرچاوەکانە بۆی چارەسەری ئەو نەخۆشە بکاتن کاتی پێویستە بەڵام زیرەکی دەستکرد ئەوەندە خێرایە کە بە خێرای ڕووناچی کار دەکاتن دەتوانێت هەموو ئەو کاتێک کە دکتۆرەکە پێویستیتی پزیشکەکە پێویستیتی بۆی بگەڕێنەوە چارەسەرەکەی پێ بدات بەڵێ ئەوە جیاوازەکەیتیان باشە ینی ئێستا هەر لەم بابەتە تەنیا لایەنە پزیشکەکە یاخود لایانی دیکەشەیە ئەو پێشکەوتنە تەکنەلۆژیانە کە بۆ 30 ساڵی داهات و دەتوانانی کار لەسەر بکاتن بەڵێ نا لە هەموو خۆی تەکنەلۆژیا پێیوەست نییە بە یەکلایەنەوە هەموو بابەتەکان هەموو سێکتەرەکانی نەپەیوەستە بێگلایەنە دەزانم ینی بۆ کۆی کە سەرتاش ئاماژەمان پێدا ڕەنگە با بڵێن ئێستا دروست بۆ کامێرەمانە وایە ینی ئێستا هەیە پێشکەشکاری تەلەڤیزیۆنیە مەبەستم لە هەموو پیشە جیاوازەکان بێگومان لە هەموو پیشە جیاوازەکان زیرەکی دەستکرد دەستەکی باڵای هەیە بەن منە بڕۆینە سەر خوێندنگا و زانکۆ پەیمانگاکان لەمە بەدووە قوتابیەکانمان تووشی کێشەیەک دەبن ئەویش ئەوەیە زیرەکی دەستکرد هەموو پرسیارەکانیان بۆ شیکار دەکات کەواتە من وەکو قوتابێک کە نەمتوانی خۆم بیر بکەمەوە خۆم تاقیکردنەوە بکەم خۆم ئەنجامەکان کۆ بکەمەوە زیرەکی دەستکرد ئەو کارە لە جیاتی من بکە ئینجا ئەوە دەبتە سێ سەبەبی یەک لەوانە با لێرە بوەستین کاتە کەسێک لە جیاتی من کار بکە ئەی کاری من چیە کاری من تەنها دەممە تەماشاکەر و بینەر کە بوومە تەماشاکەر و بینەرە پزیشکەکان پێمان دەڵێن ینی لە نەوەلاوەکانی داهاتوو نەخۆشی ئەلزەهایمەر زۆر باو دەبیتن ناچار ئێستا بیلەوە کراوەتەوە کە چیپێک دروست بکرێتن
لە ڕێگای ئەو چیپەوە بتوانێت لە یادگا و لە میمۆری مرۆڤەکاندا بچێندی هەروەکو ئیلۆن ماسک پێشنیاری دەتوانین بڵین کێشە و گرفتە زانستیەکان چارەسەر دەکات کێشە و گرفتە زانستیەکان چارەسەر دەکات بەڵام لۆ خۆی سروشتی ژیان وایە کاتێک تایبەتمەندیەک دێ ئێمە گۆڕانکاریەک دێ ئێمە کە بە باش تەماشای دەکەین لەگەڵ خۆی کۆمەڵک خراپەش بەجێ دێڵێت بەڵێ بەڵام هەر لەو چوارچێوەیە باشیەکانی یان سوود و قازاندەکانی زیاتر زیاتر هەمووی بۆ سوودگەاندنە بە مرۆڤ و ئاسان بێگومان ڕێگە چارەش دادن دێ بۆ ئەو زیانانەی کە لە دوای خۆی بەجێ دێڵی بنمونە ئەوەی کە نمونم هێناوە ئەو چیپەی کە دروست دەکرێت مەسەلەن لاوەک کە تووشی ئەلزهایمەر دەبێت لە ڕێگای ئەو چیپەوە یادگا و میمۆری بۆ دەگەڕێنرێتەوە یعنی ئەویش چارەسەر دەکرێت بێگومان پێشکەوتن لە هەموو سێکتەرەکان زیرەکی دەستکرد شانبەشانی هەیە شتەشمان لەبیر نەچی دەبی ئەوەش بڵێن ینی زیرەکی دەستکرد هەر چەند زیرەک بێ ناگاتە زیرەکی مرۆڤ لە کۆتایی مرۆڤ زیرەکی دەستکردووە بێگومان ئێمە سپاس دەکەین لەگەڵمان بوویت ئەندازیار کێوان حەسەن ئەندازیاری تەکنۆلۆژی زانیاری سپاس دەکەین ئەم بەیانەی لەگەڵمان بوویت تۆزە ترسەکەمان ڕەوایەوە زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس هاکار دەچینە سەر ئەو باپەتەی کە لایەکی وەرزشی و لایەکیشی هیوایەتەکانی کەسێکە کە توانیوێتی ئامانجێکی هەیە بگا بە ئامانجەکەی کرایک کۆهۆنی چالاکوانێکی بواری کەش و هەوای کەنەدیە بە ئامانجی کەمکردنەوەی کارستەکانی گۆڕینی کەش و هەوا 6 مانگ پێش ئێستا لە لەندەن بە پێ بەڕێکەوتووە و کیشوەری ئەوروپای جێهێشت و ئێستایتر گەیشتۆتە ستانبولی کیشوەری ئاسیا و ئیتر هەر بەردەوامە و هەر ئەڕوات هاکار ئەوەی کە هەیە دەگوترێت کۆن ڕۆژانە 25 کیلۆمەتر دەڕۆیشت و بە 14 وڵات و 82 شار تێپەڕیوە تەنیا مەترسیەک کە هەی بووە گۆڕانکاریەکان بووە لە کەش و هەوا ئەم سارد و گەرمیایی کە ڕۆژانە بینیوێتی مەسەن کەشی وڵاتێک بە وڵاتێکی دیکە جیاوازە بارانە بەفرە لە هەندێک شوێن گەرمیە گۆڕینی وەرزەکانیش بێگومان ئەمانە هەموو ئەمە مەترسیەکان بۆ با ببینین بزانین چۆن ئەم ڕێگانەی بڕیوە چالاکی 6 ساڵی کرای کۆهۆن مەشە خۆیە 4000 کیلۆمەترە یا بە ئارمانجا بالێ بکشینە سەر کریزە گوهرینە سەقای یا جیهانێ لە ستانبولێ بداویتێ کارسازê Kanadî kirayê Kohon ku niha bûye çalakê dijî guherîna avhewayê sê meha çile destpêka sersalê ji Londonê birêket û sertaserê Ewropa derbas kir. Wî kêmkirina bikaranîna karbonê bo xwekiriya armanc. I want to make sure that before I die, dizanim sibe yan piştî 5-10-15 salan ez ê bimirim. Lêberiya ku bimirim dixwazim nîşan bidim. Karbonê bacek daniya ser jiyana me û em jî vê didin. Hemû ev e. Ji ber vê ez bûme parêzerê vî karî. Ez ê bi şaredaran re kar bikim. Hewil bidim teknolojiya bêkarbon were bi kar anîn. Ez ê bi perpirsên kompaniyan re li cihê dewlemendan bimeşim û bizanim ew guhertin bûye. simple things. Kirayek navê kempîna xwe ya dijî bikaranîna karbon û parastina sekayê kiriye Walking Back. Wate vegerin ya berê. Di navê 14 welat û 82 bajaran re derbas bûye û gihîştiye kîşwera Asya. Dixwaze berdewam be ji ber ku bo hişyariyê derfeteke baş bi dest xistine. Kurê kirayekê 6 salî bi bavê xwe şanaz e. I think this is an unbelievable accomplishment. Ev serkeftineka ne asayî ye. Min bawer nekir ew bikare bike. Niha dibînim serketiye. Ez kurekê herî şanazim. Gelek keyf xweşim ku min dît ew serketiye. Ez dizanim ew ji bo nifşên bê wiha dike ku ez jî kurêwî me. Nerîna min divê hemû kes hinekê din hişyar bin. Hêvî dikim ev yek bibe rênîşanek. And I think everyone should care a little bit more. Kirayek rojane 25 kilometre meşya û hewl da hişyariyên derbarê guherîna sekayê zêde bike û jiyaneke bê karbonî durust bibe. Ji ber ku karasateke mezin li pêş mirovahiyê ye. بابەتێکی هاوشێوە و نزیک لەوە یانی ئەمیان بە پێ ئەمیان بە بایسکل ئەمیش گەنجێکی کووردە بەڵام
ینی جیاوازێکە ئەوەیە کە پەیوەند عەزەدین هەورامی ئەم گەنجێکە لە وڵاتی ئەڵمانیاوە شار بە شار وڵات بە وڵات بە سواری بایسکل گەشتی کردووە ئەمەی دەبین ئەمە بایسکلەکەی پەیوەندە هەورامی ئێستا گەیشتۆتە شاری هەولێر بەڵام هێشتا نەگەیشتۆتە ناو بابڵێن ناو بازار ناو سنتەری شار دەوێت بچێتە سەر قەڵات تاوەکو ئێستا کە گەیشتۆ 4700 کیلومتری بڕیوەها کار ئەگەر بگاتە سەر قەڵات ئەکاتە 4750 کیلومتر ئەمە چەند مانگێکە بەڕێکەوتووە مانگێک و ڕۆژێکە بەڵێ چەند ڕۆژێکە بەڕێکەوتووە لە 1.5ەوە بەڕێکەوتووە لە نۆرنبێرگەوە هاتووە لەو شوێنی کە پێم وابێ خۆی هەر لە نۆرنبێرگ ئەژی ئەوە لەوێەوە کەوتۆتە ڕێەوە ئێستا وەک ئەوەی کە دەیبینی نوێنەکان دیارە ئەو ڕێگا بە دوورودرێژی و ڕێگا ئەم بە پاسکیل بڕیوێتی ئەمیش هەر جۆرێکی دیکە لە پاراستنی ژینگەی هاکار خۆی سۆڤان ناوهێنان بۆ ئەم بابەتە هەوڵدان دەست پێکردن ئەمە گەورەترین هەوڵدان و توانایە و گەورەترین باوەڕ بەخۆبوونە توانیوێتی بڕیارێکی زۆر قورس بدا تۆ دەتەوێت لە وڵاتێکی ئەوروپا لە ئەڵمانیاوە دەست پێ بکەیت تاوەکو دەگەیە هەرێمی کوردستان بەڕاستی ئەمە بوێریەکی زۆری دەوێت من خۆم ناتوانم و ناوێرم نەک ئەوێ شار بۆ شارێکیش ببڕم بەڵام ئیتر ڕەنگە ئەو خۆی بایسکل سواریش بێ ئەمە جیاوازەکەی هەیە چونکە من تا سەری کۆڵام بڕۆم بە بایسکل ئەوانم تۆزەکە ئازاری ئێمە هەوڵی ئەوە ئەدەین کە بتوانرێت لە گەشتەکانی داهاتوو کە گەشتی هەواڵەکانن چکە کەمێک لەمەوە پێش سێ خولەکێک لەمەوە بەرگوتیان لە لای ئەلوەکەیە بۆیە تا ئەگاتە ناو خودی شاری هەولێر کەمێک کاتی پێچێت هەتا هاوکارانی ئێمە دەگەنە لایەن جائیتر ئەو دەم خۆتان گوێویستی دەبن کە خۆی باسی ئەم گەشتی دەکات هەتاوەکو لەماوەی ئەم سی ڕۆژە گەیشتۆتە ناو کوردستان ئەمە سپاستانەکەین کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون بابەتەکان بەلای منەوە سوودم لێ وەرگرت هیوادارم ئێوە شوکو من سوودتان لێ وەرگرتوێت و جێی سەرنجیش بوو بێت سپاس بۆ ئێوە کە بینەری بیانی 24 بوون کاتێکی خۆش بە هیوان ڕۆژێکی باشتان هەبێت ناڵاو